الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. بنراني برز خوشويست مسلماناني عزيز سلام و رحمتي خواهی پروردگار برجه بسر همولایک مانده، خواهی پروردگار عاقبت خیر من بکا، سربرز و سرفرازی دنیا و قیامت من بکا، دهاتو من لرابردو من باشتر بکا، بە مسلمانی بمان ژێنێ، بە مسلمانی بمامرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە. خۆشەویستان، خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان بەرنامەی بەختەوەری بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار بەختەوەری دنیا و قیامەتمان بکاتن و کار و کردەوەی شاراوەمان چاکتر و باشتر بکات لە کار و کردەوەی ئاشکرامان و خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو دەرسانش بخاتە تەرازووی چاکەکانی هەموو لایەکمان ئینشاءالله تەرازووی چاکەکانمانی پێ قوڕس کاتن. خۆشەویستانم، لە حەڵقەی ئەمڕۆدا تەرکیز لەسەر خاڵێکی دیکە دەکەینەوە لەو شتانەی کە دەبنەمایی بەختەوەری ئینسان. پاشەوەی کە لە حەڵقەی ڕابردوو باسی قالب ساغی و تەندروستیەکی ساغ و سەلیمم کرد کە یەکێکە لە نیعمەتە هەرە گەورەکانی خوای پەروەردگار پاشی ئیمان. ئەوجا ئەو قالب ساغی و تەندروستیەکی تۆکمە و تەندروستیەکی باش ئەگەر ئەو خاڵەی دەگەڵدانە بێ ئینسان لەسەری قەرزدار دەبێتەوە، ئەویش ملکەچکردنیەتی بۆ بەندایەتی و عەبدایەتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. ئەگەر تەماشە بکەن خۆشەویستانم، ئینسان خواوا خەڵقی کردووە کە پێویستی بە پەرستراوێک هەیە. جا ئەو پەرستراوە چ پەرستراوێکی بە حەق بێ چ پەرستراوێکی بە ناحەق بێ. ئەگەر ئینسان ڕێگای ڕاستی گرتە بەر و هەوڵیدا پەرستراوی بە حەق بناسێتن، خوای گەورەش کاری بۆ ئاسان دەکات و هیدایەتی دەداتن. بەڵام ئەگەر خۆی تالیب نەبوو، نەیویست و پشتی هەڵکرد، ئەوە لاڕێ دەبێ. بەڵام تەماشە دەکەیت لە لایەکی دیکەدا ئەو پەرستش و کۆمەڵە توقوسێک دەکا کە وەکو خۆیان دەڵێن بۆ ئاسوودەی ڕوح و دڵ و دەرونیان، بەڵام نازانن نەخۆیان پێ ئاسوودە دەبن، نە ڕوح و دڵ و دەرونیشیان پێ ئاسوودە دەبێت و عاقبەت شەڕیش دەبن. لەبەرەوە تەماشەکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە قورئانی پیرۆزا دەفەرمێ ئەلا بذیکری الله تەطمئن القلوب. ئاسوودەی دڵ و دەروونەکان بەس لە زیکری خوادایە، بەس لە زیکری خوادایە. زیکری خوای پەروەردگاریش هەموو عیبادەت و خواپەرستیەکان دەگرێتەوە. ئەها کە باسی نوێژ دەکا ئەقیمی الصەلاتە لذیکری. ئەوجا ئەو عیبادەت و خواپەرستیانە ئینسان تووشی ئاسوودەیی دەکا، لە دڵە ڕاوچێ و لە نەخۆشی دەرونی و لە زۆر شت ڕزگارت دەکات. پاشەوەی کە ئینسان شایەتمانی دێنێ، گەورەترین عیبادەت کە ئاسوودەی دڵ و دەرونی ئینسانی تێدا نوێژە و گەورەترین عیبادەت و خواپەرستیە و کلیلی قبولکردنی هەموو عیبادەت و خواپەرستیەکانی دیکەشە. هەر کەسێک نوێژی تەواو بوون، نوێژی مەزبوط بوون، ئۆتۆماتیکیان ڕۆژیەکەشی مەزبوط دەبێ، زەکاتەکەشی مەزبوط دەبێ، حەج و عومرەکەشی مەزبوط دەبن و پارێزراویش دەبێ لەو فسق و فجوورەی کە لە دەوروبەریدا هەیە. لەبەرەوە خوای پەروەردگار دەفەرمێ ئین الصەلاتە تەنها عن الفەحشاء والمونکەر. نوێژی ڕاستەقینە، نەک ئەو نوێژەی کە عادەت و تەقالیدە. لەوانەیە بپرسی بڵێ خۆ مامۆستا خەڵکێکی زۆر نوێشکەرە و خەریکی فسق و فجور و خەریکی خراپەکاری و قۆڵبڕین و سەختە سیایەتی و هاوکاری زاڵم و ستەمکارانیشە. ئەڵێن ئەو نوێژە نوێژی ڕاستەقینە نییە. ئەو نوێژە نییە کە خوا مەبەستیەتی، ئەو نوێژە نییە کە پێغەمبەر کردوویەتی عەلەیهی سەڵات وسەلام. نوێژیش وەکو باقی
شتەکانی دیکە شەرت و شروعی خۆی هەیە و ئەو شەرت و شروتانەی ئەگەر تێدا نێنەدی خوای گەورە قبولی ناکات، چونکە خوای گەورە پێویستی بە نوێژێک نییە کە ئینسان گۆڕانکاری بەسەردانێتن و نوێژێکە عیبادەت و وەکو بڵێ بەندایەتی تێدا نەبێتن، نوێژێکە لە قالبی لاساییکردنەوە و لە قالبی عادەت و تەقالید و عادەت و ئەوەی باو باپیران نەیهینێ دەرەوە. لەبەرەوەش پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژێ لە مزگەوت دانیشتبوو بوو سەحابەیەک ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ هاتە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. طبعاً سنەتە ئینسان ئەگەر چووە مزگەوت پێش دابنیشی دوو ڕکەعات سنەتان بکات، ئەوە سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. دوو ڕکەعات سنەتی کردن هات سەلامی لە پێغەمبەر کرد عەلەیهی سەڵام، فەرمووی ئەسسەلامو عەلەیکە یا ڕەسوول الله، فەرمووی وعەلەیکە السەلام وەڕەحمەت الله وبەڕەکاتوه ئرجع صەلی فەئینەکە لەم توصەلی. فەرمووی بڕۆ، سەلامی لێ وەرگرتەوە، فەرمووی بڕۆ نوێژەکەت بکە، نوێژت نەکردووە. خۆ نوێژی کردبوو ئەوی، دوو ڕکەعات نوێژی کردن، سوزدەی بردبوو، ڕکوعی بردبوو، هەڵدەستاوە، فاتیحای دەخوێن، سوڕەتێکی دیکەی دەخوێن، بەڵام پێغەمبەر دەفەرمێ ئرجع صەلی فەئینەکە لەم توصەلی، بگەڕێوە نوێژ بکە، نوێژت نەکردووە. دیسان چووە دوو ڕکەعات نوێژی دیکەکردنەوە چەند؟ ئەوە چوار ڕکەعات. ئەو چوار ڕکەعاتەی کردن دیسان هات السەلامو عەلەیکە یا ڕەسوول الله وعەلەیکە السەلام وەڕەحمەت الله ئرجع صەلی فەئینەکە لەم توصەلی. بڕۆ نوێژ بکە، نوێژت نەکردووە. دیسان گەڕاوە بە بێدەنجی. بە هەمان شێوە دوو ڕکەعاتی دیکەی کردن چەند ڕکەعاتەوە؟ 6 ڕکەعات بە حزوری چێ؟ بە حزوری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. دیسان فەرمووی سەلامی کرد، هەموو جارێ سەلامی لێ وەردەگرتەوە، نە لێی تووڕە دەبوو، نە پێش سەلامێ بکاوە پێشی دەکەوتەوە بەس فێر نابی، بەس پێی دەفەرموو ئرجع بگەڕێوە صەلی فەئینەکە لەم توصەلی، بگەڕێوە نوێژ بکە، نوێژت نەکردووە. ئەو جاری سێم کە 6 ڕکەعاتی کردن پێغەمبەر دەفەرمێ نوێژت نەکردووە، 6 ڕکەعاتیشی کردوون. فەرمێی پێغەمبەری خوا بەخوا لەوەی چاکتر نازانم، تەوەرە دانیشە با فێرت کەم. ئەگەر چوویە فاتیحات خوێند و ڕۆ قیبلە ڕاوەسای تەکبیری ئیحرامت کرد، فاتیحات خوێن هاتیە ڕکوع، لە ڕکوع ڕاوەستێ، پەلەپەلی مەکە، چکە ئەو ڕکوع و سوجودی تاو نەبوون، هەر دەهات و هەڵدەستا، وەکو چۆن قەلدم چی لە ئاوێ دات و لەوەی دات و ئەوە بکاتن. فەرمووی ڕاوەستێ با حەرەکەت لێ ببڕێتن، ئەو جاکە هەستایەوە با حەرەکەت لێ ببڕێتن، ئەو جاکە توێ سوزدەی ئەو نێوچاوانت دەگە، ئەو سەرە لوتت ڕاستاییت لەسەر عەرزی دانێ، بەلای کەمی 3 جاران ئاوا لەسەر خۆ بڵێ سبحان ربي الأعلى وبحمده، سبحان ربي الأعلى وبحمده، سبحان ربي الأعلى وبحمده. هەر دوعایەکی دیکەش بکەی دروستە، چونکە لە هەموو حاڵەتێکیدا ئینسان کە نزیکترە لە خوای لە کاتی سوزدەیە. فەسجد وەقتەریب، فەسجد وەقتەریب، کە توێ سوزدەی لە هەموو حاڵەتێکی لە خوا نزیکتری. ئەو جا هەڵدەستێەوە مابەینی سوزدەکان با حەرەکەت لێ ببڕێ، ڕەبی اغفرلی وەرحەمنی، یان ڕەبی اغفرلی ڕەبی اغفرلی، ئەو جا بڕۆ سوزدەی تا حەرەکەت لێ دەبڕێ، ئەو جا ئاوا فێریکە، ئەوە نوێژە. هیوایە 4 ڕکەعات نوێژانت بە دەقەچی نابات، 4 ڕکەعات نوێژانت دەقەچی نابات تەواو بیت. خواشی زۆر پێ قەرزداری خۆیە، وەکو کەئەنەما ئەو دنیا هەموو لەسەر شانم لێ ڕاوەستاوە. عیبادەت و خواپەرستیەکان کاتێک ئینسان پێیان ئاسوودە دەبێ و ئینسان لێیان سوودمەند و بەختەوەر دەبێ کە وەکو خوا فەرموویەتی پێغەمبەر کردوویەتی عەلەیهی سەڵات وسەلام ئینسان ئەنجامیان داتن، ئینسان ئەنجامیان داتن. لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێچەوانەی بەختەوەری چییە؟ ناخۆشی و ناڕەحەتی و ئەوانەی پێغەمبەر هەر کاتێکی عەلەیهی سەڵات وسەلام تووشی ناخۆشی و ناڕەحەتیەکی باە چی دەکرد؟ دەست و نوێژێکی دەشوت، دەهات 2 ڕکەعات نوێژی دەکرد و ئیسراحەتی دەکرد. یان بە بیلالی دەفەرموو کە ئەمری بە بیلالی دەکرد کە بیلال بانگ دە ئەریحنا بیها یا بیلال، تووشی ئاسوودەیی و بەختەوەری و ئیسراحەتمان بکە، واستە بەو بانگەی، واستە بەو نوێژانەی کە
لە دوای بانگ ئەنجام دەدرێن. لەبەرەوەش تەماشەکەن ڕوحی ئینسان پێویستە تو هەوڵ بدەی بەختەوەریکەی، ئاسوودەیکەی. جسمی ئینسان بە چ بەختەوەر و ئاسوودە دەبێ؟ بە تێرکردن. تینووە ئاوی دەیە، برسیە تێریکەی، غەریزەکانی تێرکەی، ئەو جسمە بەختەوەر دەبێ، خۆشگوزەران دەبێ، خۆشحاڵ دەبێ. بەڵام ڕوحی ئینسان کە ئەسڵەکەیە بە چ بەختەوەر دەبێ؟ بە غیدایە کە بۆ خۆی لە بەرزەوە هاتووە ڕوح، لەلایەن خواوە هاتووە ڕوح، ئەو خواردن و خۆراکەی کە لەلایەن خواوەشەوە هاتووە بۆ تەغزیەکردنی ئەو ڕوحی بەس بۆی بەختەوەر دەبێت. لەبەرەوەش تەماشەکە کۆمەڵە خەڵکانێک کە لە ڕێگای ڕاستەقینەی ئیسلام لایەن داوە و ڕێگایان ون کردووە، ئیوا هەیە بەختەوەریەکەی لە یۆگایدا دەبینیت. دانیشتە طقوسێکی بۆ خۆی داناوە، وەڵا ئەوە بۆ ئاسوودەی ڕوح و دڵەکانە. ئیوا هەیە مەسەڵەن تەماشە دەکەی لە کەنیسەی بەختەوەری خۆی دەبینیتەوە. سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکان تەماشە دەکەی کە یەکەم جار کە دەردەچن، پێش هەموو شتێکی دەچن لە کەنیسەی طقوسی دینی وەکو بڵێ سوپاس و ستایشی خوا دەکەن. ئەو سەرۆکە ئەلمانیا دۆڕاوانەی ئەو وڵاتانەی ئێمە بە کوردستانی خۆشمانەوە، هەندیان خۆ پێزل و هەندیان خۆ پێ گەورەیە، لە خۆیان ناوەشینەوە بێن لە مزگەوتێکی کاتێک کە خوای گەورە شتێکیان دەگەڵ دەکات دوور کات نوێژ بکەن بۆ سوپاس و ستایشی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. بەس خوا ڕسوای کردوون و ڕسواشیان دەکات لە دنیا و لە قیامەتدا. منبوزن لە ناو خەڵکی. ئەهات دەبینی یەک بوێری بێتە ناو خەڵک و بەتەنی بەبێ حیمایە و بەزم و ڕەزم و بێ لە ناو خەڵکیدا بگەڕێ. چۆن تەماشە دەکەی بەعزێک لە ئاژەڵ و لە حیواناتی کە زۆر زەڕی کردوون، ڕێوی مەسەڵەن تەماشەکە، هەندی زەرەروزیان لە خەڵکی داوە دەوێری بێ لە ناو خەڵکی بە پیاسە بڕواتن، هەر ڕاکە ڕاچیتی، هەر ئاوڕان دەداتەوە کەسی لە دنیا. ئیوانیش بە خۆشیان و بە حیمایەکانیشان هەندیان زەرەروزیان بە خەڵکی گەیاندووە، هەر ئاوڕ دەدەن داخوا کەس لە دەوروبەریان نییە بیان کوژێتن، چونکە ئەوان دەزانن چ جەریمە و چ زوڵم و ستەمیان کردووە. ئەو جا کۆمەڵە خەڵکێکی دیکە بەختەوەری خۆی تەماشە دەکەی لە سوزدە و کوڕنۆش و لە طقوسی ئەوە دەبێنێت لە بۆ بوودا. بەڵام ئەو هەمووی موزەیەفە. لەبەرەوەش تەماشە دەکەی خەڵکێکی زۆر لە ئەوروپا خۆی ئینتیحار دەکا، کە خۆی ئینتیحار دەکا خۆ لەبەرەوە نییە کە مەشهورترین تەماشە دەکەی مۆمەسیلی هۆلیوود ئافرەتێک پاش ئەو هەموو شوهرە و ئەو هەموو پارە و ئەو هەموو هیچ نەماکەنێکە بەختەوەریەکەی نابینیتەوە، ڕێشی دە ئیسلام ناکەوێ، خۆی لە بەرزترین بینایە فڕە دەداتە خوارێ خۆی ئینتیحار دەکات. ئافرەتێکی دیکە بۆ خۆی دەژێڕێت و دەڵێ من لە مذەکەراتی خۆی نووسیوێتی، دەڵێ بەختەوەری خۆمم زۆر دەوڵەمەند بوو، هەموو شتێکمە بوو تەماشەم کرد بەختەوەری لە پارەی دانیە. ئەو جا باشترین و چاکترین سیارەم کڕی، تەماشەم کرد بەختەوەریەکە لەوەی دانی، هەر ڕۆژەکە دوو ڕۆژە لێی بێزار دەبی. لە خانووی چاکترین خانوم کڕی بەختەوەریەکە لەوەی دانە بە هەر ڕۆژێک دوو ڕۆژە لێی وەڕەز دەبی. ئەو جاوتم بەخوا من نەمزانی لە مێردکردنێدایە. مێردم بە پیاوێکی دەڵێ ئەمریکی کرد، ماوەی لەگەڵ دابووم بەختەوەریەکە نەبوو، ئەو لەوی جیابوومەوە بەیەکی فەڕەنسی، لەوی جیابوومەوە لەیەکی ڕووسی، هەموم تەجروبەکردن دەڵێ. ئاخری بڕیاری خۆی ئینتیحار کردنیدا. ئەلا بذیکری الله تطمئن القلوب. بەس بە عیبادەت و خواپەرستی ڕاستەقینە بەختەوەریەکە لەوێن دەرەیە. خۆشەویستانم، ئینسان ئەگەر زانی خوای گەورە تەبارەک و تەعالا بۆ خەڵقی کردووە، بۆ هیناویێتە ئەو دنیایە، بەڕاستی دەشزانێتن چۆن هەڵسوکەوت و معاملە بکە. ئەو جا بەختەوەری لە دوای ئینسان کە موفەق بوو بۆ نوێژ، خۆشەویستانم، ئەمە واجباتمان هەیە، سونەتیشمان هەن. واجبات وەکو ڕەبایەکی وان، سونەتەکانیش وەکو شوورەیەکی دەوری ڕەبایەکەی وان. شەیطان خەریکە لەگەڵمان. ئەگەر بەست واجبات ئیکتیفا پێ بکەین، شەیطان لە واجباتی دەست پێ دەکا، واجباتت پێ تەخیر دەکا، نایکەی، کەم تەرخەمی لێ دەکەی، تەمبەڵی دەکەی. بەڵام ئەگەر دەوروبەری ئەو واجباتەی کە ئەو ڕەبایە گەورەیە و قەڵایە گەورەیە شوورەیەکت لێ کرد بەو سونەتانەی کە هەن، شەیطان ناتوانیتن ڕاستەوخۆ بێتێرانە، بۆ چکە حرەس و حیمایی هەن ئەو ڕەبایە.
لە شوورەکەی ناتوانانی بێتە ژوورەوە خەریکی سونەتان دەبی سونەتێکت پێتەرەک دەکات دوانت پێتەرەک دەکات سیانت پێتەرەک فدای خۆ دەکەوێت ناڵی بگاتە واجباتی دەست بە سونەتان دەکەیەوە دیسانە دەگەڵت دەست پێ دەکاتەوە تو دەست پێ دەکەیەوە نایڵێ نزیکی ڕەبایی بیتەوە وەکو کۆمەڵە شەرکەڕێکی چاکت لەناو ئەو ڕەبای دانابن بەرامبەر بە دوژمنان بجەنگن نێڵن ئەو دوژمنانە بێنە ناو ڕەبایەکەی خۆشە ئینسانی ئیماندار بە شێوەیەکی تەندروست هەڵس و کەوت لەگەڵ عیبادات و خواپەرستی بکاتن ئەو نوێژەکان لەو لایدانێ سونەتەکان لەو لایدانێ بەڕێک و پێچی ئەنجامیان دەین ئەو جا لەگەڵ ڕۆژوو طبعاً ئەومان لە فکر نەچێ دەرچێک لە دەرکەکانی بەهەشت دەرکەی ڕۆژۆوانانە ئەو کەسانی کە زۆر بە ڕۆژوو دەبن لەو دەرکەی دەچنە ژوورەوە باب و ڕەیانی پێدەگوترێت حیفە ئینسانی ئیماندار بەس مانجی ڕەمەزان بە ڕۆژوو بێت دەزانی کە مانجی ڕەمەزان بە ڕۆژوو دەبێت یەک ساڵی تووشی نەخۆشی دەرونی دەبی دەڵێ بەخواوە هەردە لێمان نزیکە بیتەوە هەندەی لێ دەترسی وەکو شێرێک بێتن ئاوە ڕوبەڕوو بێ بتخواتن هاتەوە ڕەمەزان بەڵام ڕەمەزان مانجی ڕەحمەتە مێڵە ڕەمەزان بڕواتن کە چەند مانگێکی دیکە بە ڕۆژوو نەبیبی ئەها بەس دووشەم و سێشەمان دووشەم و پێنجشەمان بە ڕۆژوو بە تقریبا 3 مانگ و قسوور دەکات ئەدێگە کابرا قووەتی هەبێ ڕۆژێک ڕۆژێک بە ڕۆژوو بێتن 6 مانگ دەکاتن ئەدێگەر ئەیام البیض مەسەلەن دەبینی کابرا و تااقەتەی نییە 13 و 14 و 15 بە ڕۆژوو بێ 2 مانگان بە ڕۆژوو دەبێ بەلای کەمی بێزگە لە ڕەمەزانێ ئەدی ئەو ڕۆژانی کە مناسەبەن عاشوڕایە و تاسوعایە و ئەیام بڵێ ڕۆژی عەرەفەیە و ئەو ڕۆژانە هەمووی ئینسان ئەو تام و چێژ و لەزەتەی خۆ بەڵێت و تێنی دەبی برسی دەبی بەڵام تام و چێژ و لەزەتی خۆی لێ دەکەی ئەو جا زەکات دان ئیطمئینانە ماڵت پاک دەبیتەوە لە تووشی بەختەوەری دەبی تەماشە دەکەی سود و قازانجت بە خەڵکی گەیاندووە بەڵێ حەقێکی شەرع دەرت کردووە بەڵام خۆت پاراستووە لەو هەڕەشەی خوای پەروەردگار کە دەفەرمێ الذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم ئەو عەزابە ئەلیمە ئەگەر هەموو سەرەت و سامانی دنیاهی من و تۆ بێ بەس زەکاتی شەرعی لێ بدەی لە کەنزەکەی تێدەپەڕیتن کەنزەکەی بە سەردانان سەپێتن ئەگەر 1 سەنتی دیکە نەکەی خێر و سەدەقە خوای گەورە محاسەبەت ناکا بۆ چکە حەقی شەرعیت لێ داوە بێزگەلەوەی جاگە حەقی شەرعیت لێ ناکە وڵە من دوو خێر و سەدەقەش بکەی هاوکاری مسلمانان بکەی دەزانی چەند بەختەوەر دەبیەت و جا ئەو جا حەج و عومرە جا ئەو جا باقی عیبادات و خواپەرستیەکانی دیکە و زکر و ویردێک کە ماندووبوونی تێناچێتن لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێ کاتێک لێی دەپرسن باشترین کەس چێیە یان چاکترین حاڵەت چاکترین ئینسان دەفەرمێ ئەو کەسێکە مازالە لیسانه رەطبا بذکر الله رەطبا بذکر الله یعنی دائما زبانی تەڕ بێ پاراو بێ بە زکری خوای پەروەردگار دانیشتۆ بۆ خۆی خلق غيبة دكا سبحان الله وبحمده سبحان الله العظيم سبحان الله وبحمده سبحان الله العظيم أو تسبيحاتي دكا لبروا باوكمان بلي إبراهيم عليه الصلاة والسلام كاتك بيغمبر دبيني عليه الصلاة والسلام لسفر إسراء ومعراجة ضل السلام لأمتك بك علينا وعليك السلام يا إبراهيم سلام إخوان سرتوش بيا إبراهيم دەفەرمێ سەلامیان لێ بکە پێیان بڵێ بەهەشت شوێنێکی زۆر خۆشە ئەگەر دەیانەوێت باخچەی بەهەشتیان ئاوەدان بێت و داروباری زیاد بێ با زۆر ئەو زکرەی بکەن سبحان الله العظيم وسبحان الله العظيم وسبحان الله العظيم وبحمده سبحان الله العظيم وبحمده ئەو زکرەی با زۆر بکەن درەخت هەر جارێکی بڵێ سبحان الله وبحمده سبحان الله العظيم دەفەرمێ دارێکیان بۆ لە باخچەی بەهەشتێ دەڕوێت ئێوە چێ دەکەوێت باخچەکەت وردە وردە فراوان دەبێت ئەوە هەمووی مای چی ئەو شتانە مای دروستکردنی بەختەوەرین ئەو چەند حەڵقەی کە ڕابرد باسی شتە ڕوحیەکانمان کرد زیاتر ئەگەر تەمەەن باقی بێ ئەو جارەی باسی شتە مادیەکان دەکەین کە بەختەوەری ئینسان لە شتە مادیەکان چۆن مەیسەر دەبێ وچۆنیش بەردەوام دەبێت وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم